مناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناتەبایی سیاسی و گرژەکانی ناوچەکە دەکەین. قسە لەسەر ئەوە دەکەین ناتەبایی سیاسی لەم بارودۆخە و قەیرانەکانی هەرێم چ مەترسێکی بۆ سەر هەرێم دروست کردووە، بۆچی دیدێکی هاوبەش نییە بۆ ئەو مەترسی و ئەو گۆڕانکارانەی کە لە ناوچەکەدا هەن و سیاسە کاریگەری جەنگی ئەمریکا و ئێران کاریگەری چیە لەسەر کورد و تێڕوانی ئیداری ترامپ لەسەر کورد چییە و کابینەکە عەلی زەیدی سیاسەتی ئەمریکا لە عێراق لەم قۆناغەدا کورد چۆن مامەڵەی لەگەڵ بکات یاخود لێکەوتێکی دەبێت لەسەر کورد. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر مەولود باوەمرات سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێ، سوپاسیان دەبێت، زۆر بەخێر بێت، خۆشحاڵ بووین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لە ناوخۆی هەرێمەوە دەست پێ بکەین ئەو ناتەبایە سیاسی کە هەیە، ئەو قەیران ئابووریە، ئەو قەیرانە سوتەمەنی کە هەیە، چەندە مەترسی بۆ هەرێم دروست کردووە و لەلایەکشەوە بڵین دامەزراوەکانیشمان ڕویان لە پاشەکشێنەمانی شەرعەتی دامەزراوەکان کاریگەریەکانی چییە بڵین؟ سوپاس بۆ جەنابێت و سوپاس بۆ کەناڵی پایام، سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان لە ڕاستیە. سەرەتا لێەوە دەست پێ بکەین کە هەموو ئەم دەراویشتانە دەراویشتەیەکی چاوەڕوانکراوی هەرێمێکی دوو زۆنە. یعنی ئێمە کە وەختە محاکەمەی هەرێمەکەین ئەبێ محاکەمەی کۆی هەرێم بکەین، وایە؟ بەڵام کاتێککە ئێمە هەرێمێکمانە بەردەستە دوو زۆنە دابەشبوونێکی سیاسی قوڵ لەناو هەرێما هەیە، لەبەرەوە ئەتوانین بڵین هەمیشە هەرێم یعنی حکوومەتێکی هەیە و بەڵام دوو بڕیاریە، دوو جۆر بڕیاریە، دوو جۆر سنتەری بڕیار دەرکردن بۆ ئەم دوو زۆنە سەوز و زەردە. ئێمە هەمومان حەزەکەین کورد بێتە بەشەکەی خۆمەڵێم، یاگە لەسەر خوێنی خۆشم بێ حەزەکەم کوردی دەوڵەتی هەبێ، وڵاتی هەبێ، سەرۆک و سەرکردەی گەورەی هەبێ، یەکێک بێ لە دەوڵەتەکانی نەتەوە یەکگرتوەکان. بەڵام مەخابن ینی دۆخی کورد ئاوا چووە، ڕەنگە لە مێژووشە هەروە بووێ، ئەگینە معقول نیە ئەوە هەموو خەڵکە هاتوونە تە مەملەکەتە مەسەن بۆن ینی سەرجۆخەکان لە ساڵی 1935 هاتوون تە مەملەکەتە، ئێستاکێ دەوری 7 دەوڵەتیان 5 دەوڵەتیان هەیە بەلایکەم ئەندای ئەوەمی متحیدەیە، کوردیش لێرە بووە 2000 ساڵ پێشەوان. لەو ئەچێ ینی هەر ئەوە قەدەری ئێمە بێ کە هەمیشە دابەشبوون وێرانمان بکە، کە هەمیشە دوو دەنگی و مەڵجیایی وێرانمان بکە. من پێم وایە کە لەو قۆناخێکی هەمیشە قۆناخێکی مەترسیدارە، ئەگەر لە ڕووی ئەمنی قەومی، لە ڕووی خواستەکانی خواستەکانی بە دەوڵەت بوون، خواستەکانی بەرەو پێشەوە چوون، خواستەکانی کۆمەلگایەکی ئارام، کۆمەلگایەکی گەشتە سندوو، کۆمەلگایەکی خودکەفا، ئەگەر لەو ڕوانگەوە سەیری بکەین هەموو ساتێک و دەقەیەک ئەم کوردستانە لە بەرامبەر ئەوانەی کە ئەبێت بکرێ و چاوەڕوانیەکەین ڕەنگە پێمان وابێ یعنی کەم کورتەکان زۆرن. ولا ئێستاشا کە هەموو جارەکەڵی مەترسی، بەڵام خۆ لە 2023 مەترسی هەر بەردەوامە، هەر بۆ خۆی ینی دوولت بوونەکە کە دانووی دوو زۆن بە یەکۆ ناکڵێت لە زۆربەی شتەکانە و ناتوانن بگەنە قارێکی مشتەرەک و ناتوان دایالۆکیەکیاوە بڵێنەوەی کەوتمان ناومان گفتوگۆیەکی بەردەوام بکەن، بتوانن حیوار بکەن کە حیوارێکی بەرهەمدار بێ، بتوانن ئەم وا بکەن کە ئەم وڵاتە پەچی نەکەوێت لەبەر بەرکەوتێک دەستکەوتێک ئەم حیزبی بێ ئەو حیزبی بێ. لە ڕاستیە پێم وایە کە هەرێمی کوردستان پێویستی بە مراجعاتی جددی هەیە و ئەوانی کە بەرپرسن لەم هەرێمە چ ئەوانەی لە دەسەڵاتم چ ئەوانەشی هاوکاری دەسەڵاتم بەشەکن لە دەسەڵات ئەرکی ئەویان هەیە کە بە سەرنجێکی ورتر نیشتیمانیانەتر نەتەوەیانەتر بڕوانە قەزیەکان و بڕوانە دۆخە ناخۆشەکە. باشە بەرەوەی جەناب ئەو پرسیارە بکەیت، هەمومان قەناعەتمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر لە 2023 و بە ئێساچێ لەبری ئەوەی کەوا قۆناخێکی زۆر ببڕێ، ڕەنگە قۆناخێکی تەمەنی زۆری بڕێبیوەنی 2023 بە ئیساکی 23 ساڵەکە. لە ماوەی ئەم 23 ساڵە وا هەستەکەی کە جۆرێک لە هاتنە دواوە لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتەکان و حتا لەسەر ئاسی ناوخۆش هەر نەجوڵان بۆ ئەخۆی کە دام و دەستگایەکی پتە و تۆکمە هەبێ لە هەرێمی کوردستانە و دەستور بنووسرایەتەوە لەسەر ئەساسی دەستور بمانتوانێت ئێساشێ محاکەمەی نەبوونی پەرلەمان بکەین، محاکەمەی نەبوونی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین، هەر بۆ خۆی هاتنە دواوەیەکی گەورەیە. باش بەس هۆکار هەرە سەرێکی کچیەکە ئێستا بۆ نمونە دامەزراوەکان پاشەخشە دەکەن
پارتیوکێتی تەنان ناتوان کۆبوونەوەی لوتکەش بکەن پەرلەمان 2 ساڵە ڕەنگە تاڵبژارنی داهات و پەرلەمان کارە نەکرێتەوە. وڵا گەر قسەیەکی سادە بکەم یانی ئەو قسانەی کە هەموو کەسی زانە بیکەمەڵم نەکبەتیە بەڵام بەڵێ ئەی تەبێ ئێگە نەکبەتی نەبێت چییە یان چ شتێک هەیە ڕێگە بێت لەوەی پارتیوکێتی گفتوگۆیەکی بەرهەمدار بکەن کاتە دانیشتن بگەنە ئەو خاڵی کەوا کۆمەڵگاکە پێویستێتی یعنی ئایا ئەکرێ بە بەردەوامی تا ئەم هەموو ساڵە ئێمە بە بەردەوامی ئەم کۆمەڵگای ئێمە ئەم نیشتیمانەی ئێمە ئەم هەرێمەی ئێمە کە چوزان وڵا خەونی چەند هەزار شەیدی پێوە بەسراوە ئێستا چێ مەسەن پەک بخرێ لەبەر کۆمەڵەشتی سادە یعنی معقول ئەگەر نەکبەتی نەبێ ئایا شتی وا بێ کە لەسەر بەشێک هەمووی حەزف بکەین لەسەر بەشێک هەمووی لەدەست بدەین لەسەر بەشێک هەمووی پەک بخەین ئەم تێگەیشتن و بیرکردنەوەی ئەگەر جازە بەخۆم بم بیسەرەکانیشم ئەوانەی کەەوە ینی ئەوانەی کە ئەم حیوارە ڕویان تەیەکە دڵگران نەبن لە ڕاستیە هەستەکەی کە لە هەرێمی کوردستانە ئێمە گرفتی نخبەی سیاسی بەرپرسمان هەیە ئەم جارش ئێڵێم نخبەی سیاسی بەرپرس گرفتیەوەمانێشتە قەیران وەڵا جا قەیران پێم وایە حکوومەتی عراق ئێمە پارچێکی لە حکوومەتی عراق و تاریخی بوونی ئەم هەرێمی کوردستانە بەسراوە بە قەراری 1970 و بەسراوە بە زایڵە و دەنگ و هاوارێک کە ئەم میلەتە کردی و ئومەی متحیدە هاتە سەرخەت بووی لەبەرەوە نەبەسراوە بەوەی کەەوە عەلی زەیدی دەستکاری بکە یا فلان دەستکاری بکە بەس ئێمە ئەمە قسانێک کە یەکین ڕەبتی بە ئیرادی خۆمان هەیە لەم هەرێما ئەو نە بێ ئیرادەین لە سەرپێچێکی لێکترازانی مێژوویە ئێمە بە بەردەوامی خوتوکە ئەم زامە ئەدەین ئەی کولێنینەوە ڕۆژێک نایە دەست بەسەر ئەم زاما بگەین بڵین کاکە بەسە ئینتەها یعنی دیارە ئەزانی کە ئەو زامە باسی زامی 64 لێکترازانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بە حکمی ئەوەی بەرپرسی ئەوڵی ئەم وڵاتە. باشە بە ئەو کودووە پسەر سەر دۆخینان خۆی هەرێم پێشبینیت هەیە معنی هیچ پەرلەمان تازە بکەوێتە کار دوای 2 ساڵ حکوومەت یا خو دەیمە بە حکوومەت و پارلەمان تا 2 ساڵی تر تا هەڵبژاردن نەکرێ ئەو قسانە بۆ جارێکی دیش کردوم بەڵام جارش پرسیارەکانی تۆ ڕەنگە لە قورگمی دەربێنێ ئەوشەوەیە کە ئەم هەرێمی کوردستانە چه زۆنی سەوز و چه زۆنی زەرد خودکەفان ئەگەر قسەکە ئاوا بکەم یعنی تا ڕادەیەکی زۆر پێویستیان بە یەکتر نییە کە پێویستیان بە یەکتر نەبوو مەسەرە بۆ نمونە تۆ لە هەر زۆنێکا بگی با بڵێن زۆنی زەرد بگەین زۆنی سەوز بگەین هەرچی بگەین لەشکری خۆی هەیە داهاتی خۆی هەیە گومرگی خۆی هەیە ئیداری خۆی هەیە ئیمزا و ڕسمی خۆی هەیە فەرمانی خۆی هەیە شتێکی خۆی هەیە پێویستی بەوە هەبێت کە ئەم مەرجعیەتی حکوومەتی بەکاربێنە بەکاریانە ینی فەرمانێکە حکوومەت دەریەکە بۆ هەر دایرێکە بتێ بەڵام لە ڕووی ئیدارەدانی ناوچەکەەوە هەر یەکەیان بۆ خۆی خودکەفایە پێویستی بەویتر نییە ئەبێ ئەم شتە لەو ئاقارەوە سەریکەن ئایا ئەمە لەگەڵ ڕۆحی نەتەوەی لەگەڵ مەسئولیەتی نەتەوەی لەگەڵ شعورکردن هەستکردن بەوەیکەوە ئەم نیشتیمانە لە بەرمەترسیەکە لە ناکاو لە جێجەرەش و چی ئەەکەیت مەسەلا بە چی چارەکرێ مەگەر ئاوا بیر بکەن و ئەگینا ئەوە مەگەر بەم ئاقارە یعنی هانی پارتیوێکێتی دەیە خۆیان بەم ئاقارە بیر بکەنەوە تاوەکو بگەنە ڕێکەوتنیەکە ئەجینا حاجە و پێویستی وایان لێمکان نەخێر یعنی واوەری بگرم قەناعەتم وایە دروستبوونەوەی پەرلەمان و حکوومەتێکی جارێ قورسە لێکەوە کابینێکی نوێ پەرلەمانێکی نوێ لە بینی پارتیویشێتی خۆی پەرلەمان لەسەر ئینەکانی لەسەر لێکەوتەکانی پەکی کەوتن نەک لەسەر خۆی پەرلەمان توانە دابنیشێ بەڵام پەرلەمان کێ سەرۆکە و کێ کابینەکە چۆن پێکێنەوە کێ سەرۆکی کابینەکەم ینی ئەو نەتیجەی لە پەرلەمان ئەەکەوێتەوە پەرلەمانی پەکخستۆی ناخۆی پەرلەمان پەکی نەکەوتو ئەو دانیشتن و پێکەوە هەموو خەڵکە ئەچێتە ژووری پەرلەمان و دەستەکەن بە تەشریع یعنی ئێمە وای وەری بگرین کەوان پێویستەمە پەرلەمان حکوومەت هەر لای هەر کەس و لای خۆی دارە بدا و ئێسەوان یعنی وای لێ نەکەین چونکە ئەمە پەرلەمان جیاوازە لە قسەکانی ترم پەرلەمان جیاوازە پەرلەمان جیاوازە لە قسەکانی ترم چونکە پەرلەمان مؤسسەیەکی شەرعیە دەنگێک کۆمەڵانی خەڵکی ئەم کوردستانی بەهۆی دەنگی ئەو خەڵکەوە دروست بووە گزارش لە ئیرادەی ئەو خەڵکەکە گزارش لە بۆچوونی ئەو خەڵکەکە و هەروەها ئەگەر هەر وڵاتێک پەرلەمانیتیانە بێ هەر قەرارێک و هەر یاسا پەکێکەوێ هەر قەرارێکی بێ پشتنی یاسا بوو لە لایەن حکوومەتەوە دەرچوو هەر بێ قەراری کاربڕێکەری بێ کارێکی خراپە ئەوە و ئەو قەرارانە ڕۆژێکیە بڵین وەڵا ئەمانە ئەم ئەحکامانەی کەوا دەرچوون هەموو لە حکوومەتی کاربڕێکەری زیاد لە مودەی خۆی کە 6 مانگەیە ئەو پەڕەکەی 9 مانگە باشە
بەس کاکتۆر پێدوانی میلەتی زۆر ئارامی گرت بێ لەگەڵ قەیرانی ناتەبایی سیاسی بێ ئەوە هەموو ڕۆژێ قەیرانێک سوتەمەنی بێ میلەتێکی زۆر ئارامگرنی میلەتی ئەکید چونکە میلەت خیاراتی ترینیە ینی بە معنای چی بە معنای ئەوەی کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە تقریبا لە حدودی 1,400,000 کەس موچەدات یا موچەوەرگری هەیە نەک مۆزەف مۆزەفە موچەوەرگری هەیە کەواتە ینی هەموو کەسێک بەر لەوەی دەستی لە باخەڵی خۆیان بێ دەستی لە باخەڵی حکوومەت و ئەو موچایە تێکچوونی ئەم حکوومەتە بە هەر شێوەیە لە شێوەکان فەوزایەکی گەورەی ئیجتیماعی و ئابووری بۆ خەڵکی کوردستان دروستەکە خەڵکی کوردستان زۆر کەم لە دەرەوەی مەعاش داهاتی هەیە ڕاستە ینی بازرگانی زۆرە کرێ ئێمە 3-4 مەرزمان هەیە بۆ بازرگانیکردن لەگەڵ تورکیا ئێستا لەگەڵ سووریا و لەگەڵ ئێران ئەمانە هەموو مەرزی مهمن بەڵام لە هەموو حاڵەکان ناکاتە کۆی داهاتی ئەو داهاتی کە پێویستە بدرێ بە تەواوی موچەی تەواوی موچە خۆرانی هەرێمی کوردستان لەبەر ئەوە خەڵک بەم دەلیلە ینی بەم دەلیلە ئابووریە خەڵک لەلایەک هەم نیشتیمانەکەی خۆشەوێت و چارەسەرێکی تری نییە و هەمیش بەزرەنگە بڵێن ئێستا موچەکە لە بەغداوە دێت و تۆزێک کارتی موچەکەشیان لە زلاوەز نەبووە یان لەس خۆیان دێ وڵا موچە کارت نییە موچە حەقیقەتێکە کە ئەبێ ئەوەی بکەین ینی حقیقەتێکە ئەبێ بە شێوەیە لە شێوەکان وای تێوگەین کە ئەوە مافیە و خەڵکی کوردستان هەیە ینی ئێمە ئەگەر لە عێراق نەبێ خۆمان چای خۆمانەکەین بەڵام کە لە عێراقی نەبێ ئاوا بێت باش لەبەرەوە پێم وانییە ینی ئەگەر کارتی موچە بەدەست هەرێمی کوردستان نیە بەعکسەوە ینی کارتی موچە بەدەست عێراقەوە ینی عێراق توانێت ئەوی پێ بکات بیکاتە کارتی فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە نەدانی بەشێکی و بە بڕینی بەشێکی و بە بیان و گرتن لە بەشێکی و ینی بەڕاستی بەشێک لە برایانی پارلمانی عێراقی ڕەنگە ڕۆڵی ئەوە ببینن کە مەسەلا بۆ نمونە زیاتر ئەگەر شتێک لەم هینا هەیە شتێک کێشێک لەم کوردستانە هەیە ئەوان بیخەنە ڕووبەنێتێکی پاک بەڵام وەکو بەرامبەرەکانیان بە ئوسلوبێکی خراپ لێیان بگە یا بیقۆزێتەوە بڵین بە شێوەیەکی خراپ لە هەموو حاڵەکە حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ پەرلەمان حکوومەتێکی ناتەواوە کار بەڕێکەریش بۆ 2 ساڵ مانای نییە لە هەموو شوێنی دنیا کار بەڕێکەری یا 6 مانگە یا 9 مانگە ئالاکە یارەوە نەیە ئەمما بەڕە چاوکردنی ئەوەی وەکو وتم جارێکیش ئێڵێمەوە پارتی و یەکێتی لە ماڵی خۆیانە پێویستیان بە یەکتینی و پێیشیان وایە کەوا خەڵک تەحەملی ئەمە ئەکات و خۆیشیان زۆری نەن لە چاو بەرەی معارەزە مەسەلە بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر بە 4 حیزبی 5 حیزبی معارەزە وها بگیشتە ئەوەی کەوا سولسی معتەل دروستکە چوزان سەیەکی پەکخەر ئەوە دروستکە بە شێوەیە لە شێوەکان ئەتوان ڕاشتێ بکرێ یاخود مەسەلا حرەکەتێکی زیاتر بکرێ حرەکاتی لایەنە معارەزەکان بەڕادەیەکی کەمتر دەست بۆ کارتی خۆیان ئەبن چونکە هێزێکی ئەوتەوی نییە ماوە تۆ ئەوی بڵین معارەزەش خۆی بۆ خۆی مەطلەبی ئەوەیە کە ئەم هەرێمە تێک نەچێ مەطلەبی ئەوەیە کە جوڵەیەک نەکە ئەم هەرێمی کوردستانە لە حاڵ بگاتە حاڵەتی مۆلق کە خۆی بۆ خۆی دابەش بووە پەرلمانەکەشی پارتیویەتی ناگەنە نەتیجەیەک و حیواری بەرهەمدار ناکەن بۆ ئەوی ئەم پەرلمانە بکەوێتەوە سەرکار ئەمە بۆکوتم واکە کە معارەزەش جۆرێک لە جۆرەکان ڕەچاوی دۆخی هەرێمەکە بکات باشە بەزەگەر بینی سەر و جەنگی کرا ناوچەکەیە کاریگەری و لێکەوتی چێ لەسەر هەرێم لەسەر کورد یاخود لەم بارودۆخەمی دارەی ترامپ و ئیدارەدانی جەنگ لەگەڵ ئێران تێڕوانینێکی چۆن بۆ کورد لە چوارچێوی عێراقدا بۆ کورد چۆنە بڵین یاخود لێکەوتێم جەنگ لەسەر کورد لە ڕاستی ئەوە بڵین کە جەنگەکە لە کورد و لە مەساحەی کورد و لە حکوومەتی هەرێمی کوردستانتان لە عێراقیش بڵین گەورەترە و من لەسەر ئەو قسە مکوور نیم کە خەریتی ناوچەکە ئەگۆڕێت و نازام چی ئەکرێ ئەمشتان تۆزە ئەستەمن مەسەلا ئەساسیە ئەگەر تۆ جەنابەتی ینی بیر لەوە بکەیتەوە کە ئایا عێراقی وڵاتێکی وەکو ئێران بنەوە و 4.5 میلیۆن خەڵک تووشی کێشە و قێرانی داڕمانی حکوومەت و دەسەڵاتی سیاسی ببێ ئایا ئێمە لێرە چی ئایا حکوومەتی عێراق چی ئایا ئەم لافاوی ئەم گۆڕانکاریە چەنێ بەرە هەرێمی کوردستانەکەی بە تەسەووری من حکوومەتی ئەمریکا بە هیچ شێوەیە لە شێوەکان قدرەتی ئەوەی نابێت کە حکوومەتی عێراق بڕوخێنێت عێراقیان ئێران مەبست عەفوان حکوومەتی ئێران بڕوخێنێت و تەجروبەکانی کۆریا ئەمەی پیشان ناوە کۆریای جنوبی و تەجروبەی ڤیەتنام ئەمەی پیشان ناوە و تەجروبەی ئەفغانستان ئەمەی پیشان ناوە تابی تەجروبەی ڤیەتنام
حکوومەتی ئەمریکا لە ساڵی 1975 عفوا لە ساڵی 1955 هەتاوەکو ساڵی 1975 20 ساڵی تەواو لەگەڵ ڤێتناما خەریک بوو فی نەتیجە ناچاری انسحاب بوو و ئەفغانستانیش خۆتە زانین لە 11 سپتەمبەر لە ماوەی 20 ساڵە ناچار کێغەنی ئەوەی کە ئەشرەف غەنی سواری تیارە بوو لەگەڵ خەڵکانەکە لە هەڵات ڕۆیشت و ئەوانە ئەنجا تەبی کۆریاش محاولێکی زۆری کرد کە ئەم دوو کۆریای لەت نەبن و هەمووی یەک کۆریا بێت و ئەمانە نەتیجە کۆریا لەت بوو ئەویش انسحابی کرد لە منتیقە لەبەرەوە تەجروبەکانی 70 ساڵی ڕابردووی ئەمریکا پێمان ئەڵەیە کە ئەمریکا نە لە ڕۆژهەڵاتی نزیک کە ئەکاتە ئەفغانستان و نە لە ڕۆژهەڵاتی دووریش کە ئەکاتە ڤێتنام و کۆریا سەرکەوتی بەدەست نهێناوە ئێسش هەرچەنە ئەسلحە پێشکەوت بێ هەرچەنە ژیری دەست کرد شوێنەکانمان بۆ فڕۆکە و بۆ ڕۆکێت و بۆ هەمووشی دەستنیشان بکات و ڕێک ئەو مڕەبع پێکی ئەو زائیدەی کە بۆی دانراوە بەڵام هێشتا وەکو عاملی یا هۆکاری ئینسانی ماوە لە پرۆسەکان تا ئێستاکە 7 جار ترامپ داوای ڕێکەوتنی کردووە بۆ ئەوەی ئیتر لەوە زیاتر بودجەی ئەمریکا ئەزانی چەند تەبەی بودجەی ئەمریکا 900 میلیارد دلار ساڵانە 900 میلیارد دلار جا تێبگە ئەگەر هەرێمی کوردستان مانگی ملیارێکی پێویست بۆ هەموو شتێک میلیارد دلار کەواتە بەشی 900 مانگی هەرێمی کوردستان بەشی ساڵێکی ئەوە لەبەرەوە ئەمریکا کێشەی لە وڵاتێکی سەرمایه‌داری گەورەیە و تومحاتی لەسەر ئاسی هەموو دنیاە بەچی بەوە نییە لە ئێرانە چەندێ پارە ئەڕوایە ناڕوا بەڵام با من کۆمەڵش دەربارەی ئێران پێ بڵم کە هۆکاری ئەوەیە کە سەرکردەکانی ئێران زیاتر و باشتر و تونتر خوان بگرن هۆکاری یەکەمی ئەوەیە کە بۆم باس کرد یانێ معاملێکی زۆر مهمە کە ئەوان مێژوو تێگەشتن کە ئەمریکا لەم ناوچەیە سەر ناکەێت و ئێرانژی تێک لەو ناوچانەی کە ئێستا ئەمریکا پەلاماریاوە هیچی لە کوبا و هیچی لە کۆریا و هیچی لە ڤێتنام و هیچی لە ئەفغانستان کەمتر نییە گە زیاتر نەبێت ئەوە یەک دوو لە ئێرانە کۆمەڵێک یا با بڵێن ژمارەیەک هێزی دەسەڵات هەیە کە ئەوانە هێزی حیمایی سوڵتان لە هەموو حاڵێکە لەگەڵ مان و نەمانی سوڵتان یەکەم هێزی سوپای پاسداران دوو هەم بەسیجە سێم تڵاتە ئەمانە ئەو هێزان کە نیزامی نوێ دروستی کردواتە لە 79 بۆ ئێستاکێ تقریبا دەوری 43 ساڵەکە 47 ساڵەکە لە ماوەی ئەم 47 ساڵە ئەم نیزامە ئەمانە پاراستویان لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی دەرەوە لە هەموو لایەک ئەمانە ڕۆحی نیزامەکەن و هێزی نیزامەکەن و دەسی دەسوەشێن و دەسی پەلاماری ئەم نیزامن لەبەرەوە ئەمریکا لەوە تێگا ئەکی تێگا بەڵام ئەم نیزامە ئەمانەی خۆینی قابلی ئەوەی ڕۆژە ڕۆژان پشتی دەکەن چارەنووسی ئەم هێزانەی کە بۆم باس کردی سوپا بەسیج ئیطلاعات ئەمانە بەسراوە بە چارەنووسی نیزامە ژمارەکانیشیان ئەکید کە معلومە یعنی لە 5 میلیۆن 6 میلیۆن تەجاوز دەکات بەڵام ئەگەرەکو هەر زۆر پەڕووباڵی بکەین یعنی لە دەوری 3 میلیۆنێکە ئەبێت ئەم 3 میلیۆنە چەکدارە ئەمریکا هەرچی باتە سەر ئەرز وێرانە بێت یعنی هەرچی بباتە سەر ئەرز لە کوێرەدەیەکە بەسیج هەیە لە کوێرەدەیەکە بارگەی بەسیج هەیە لەبەرەوە ئەوە یعنی هێزی دووهەم یەکەم وتمان ڕابردووی مێژووی ناوچەکە بەڵێ ئەمەش وتمان هێزەکانی ئەو هێزانێکەوە پاراستنی دەسەڵاتە پارێزن لە ئێرانە کە هێزی خودی نیزامەکە خۆینی لە دەرەوە نەهاتون جێشی شعبینی خیار ڕابکەن نظام بە زۆر کردبینی ئەمانە بەڕۆح لەگەڵ نظامەکان ئەمانە شەید بەهشتی دروستی کرد سوپای بازار ئیطلاعاتیشی ئیمام خومەینی تێگەی قوربان لەبەرەوە ئەمانە شتێکی بڕۆن دوو سێهەم خەڵ کە زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان عیبرەتی لێوەرگرێ و هەموو حکوومەتی دنیا طبعی ئەویش ئەوەیە هەموو ئێرانیەک لە هەموو حاڵێکە ئێرانیە هەموو ئێرانیەک لە هەموو حاڵێکە ئێرانی هیچ ئێرانیەک هەموو ئێرانیەک ڕەنگە ناڵە عەفوان هەموو ئیستیغراقم کرد ناوانە بەشێکی بەرچاوی ئێرانیەکان حەزەکەن ئەم نیزامە بڕوخێ بەڵام هەرگیز حەز ناکەن ئێران بڕوخێ یعنی وای لێبێ کە ئێران تێکچێ کە ئێران وێران بێ کە ئێران قاپول بێ کە ئێران بڵین وەکو خۆیان هەزار بەش بێ هەموو ئێرانیەک ئێرانیە و ئەگەر گلەی لە نیزامەکە هەبێ گلەی لە نیشتیوانەکەی خۆی نیە لە وڵاتەکەی خۆی نیە ئەمە تاریخی ئەم هەموو ئێرانیەک ئێرانیە لە سەردەمی ئاقۆیلۆ و قەرەقۆیلۆ و نازام چی و ئەمانە هەموو خاچی ئێران تورک بوو هەموو خاچی ئێران تورک بوو قواتی تورک و هێزی تورک لە تەیموری لەنگ لەو سەر و
چوزانم ئەفغانیەکان لەولاوە و چوزانم لەو بەینا تورکمانێکی زۆری پاش هاتنی سەلجوقیەکان بۆ ئەم ناوە هەر هەموو ئەم هێزانە بە دین مسلمان بە زمان تورک بە فەرهەنگ فارس وەدەکە نامەیەکی یارنووسی بە فارسی یارنووسی لەبەرەوە ئەم کەلتورە کۆنەی کە لە ئێرانە هەیە هەرچی هەیت لە نهایەتە ئێرانیت ئەمە یەکێکە لەو عەزیمەتانەی کە بە ئاسانی وتی بۆ خۆمم ڕق لێ نەک بۆ تۆ پەندی کوردیا قسەیەکی وامان هەیە بۆ خۆم ڕق لێ نەک بۆ تۆ لەوانەیە خەڵکی ئێران زۆر ناڕازی بن لە نیزامەکەیان لەوانەیە کێشەیان لەگەڵ یا هەبێ لەوانەیە داواکاریەکیان هەبێ جێبەجێ نەبوو بێ لەوانەیە دیموکراتیەت وەک پێویست نەبێ لەوانەیە ئازادی إلى آخره بەڵام لە نهایەتە لەگەڵ هەموو ئەوانە هەموو ئێرانیە ئەمە ئەم سێ هێزەیە ئەم سێ فاکتەرەیە کە بە بەردەوامی واکە کە ئێران وەکو لەسەری خۆی ڕاوەسێ ئەگەر لایەکی سوتابێت بەس کەکتۆر بۆ پێشتر باز لەوەکە کە لەگەڵ ئەم جەنگە نەخشەی ناوچەکە دەگۆڕێن هەندێک پیانەوە بوو سنوورەکانیش دەگۆڕێن دەوڵەتی نوێی لەدایک دەبێ قسەی زۆر لەسەرەوە هەبوو وڵی قوڵە من جوابی ئەم پرسیام لانێ لەبەرەوەی ئیمانم بە هیچی نەبوو هەر لە سەرەتاوە تا ئێستا لە سەرەتاوی بەڵێ گۆڕانکاریەکان وایەن چونکە باسی نەخشەی ڕۆژهەڵاتی بڵین ئیسرائیلی گەورە دەکرا بڵین هێزی نەخشێن دەی دەوڵەت تێک بچێ هەندێک نەتەوە شتی دەستکەوێ دە باش ئێستا ئەم بارودۆخە لە سووریا گۆڕەوە نییە بەڵێ لە عێراقیش تا حدێ گۆڕانێکی بەسەر هاتوو باش ئەوە لە ئێرانی شەڕ وەنیە بەڵێ ئایا تۆ و هەموو خەڵکی کوردستان تەسەوری ئەوە ئەکەن گۆڕانی جیۆپۆلیتیکی ناوچەکە ڕوودا تەسەوری ئەوەکەن کۆمەڵی خەڵکی ئەم وڵاتی ئێمە خەڵکی ئێران ئێستا شێش کەلتوریان ئێرانی عەقلیان ئێرانی قسەیان ئێرانیە هەر بە مجەڕەدی ئەوە داوای جۆرێک لە حکومی ذاتی داوای جۆرێک لە تۆ بڵین ئۆتۆنۆمی جۆرێک لە فێدراڵیەت بۆ ناوچەکەی خۆیانەکەن کە بە ئازادی وەکووە گەلایندنی ئازاد بن هەردوو لا ڕێکە ویستیان چەک بڕۆنە ناوە لە منتیقەی ئازەربایجان و مەهاباد و سەرتر تورکیا وتی من ئێران نابێت تۆ شتی وا بکەی بە ئەمریکا تابی وەکو جزئێک لە حیلفی ناتۆ هەردوو لایەن ڕێیان دێگرتن کەواتە ئەگەر گۆڕانی ناوچەکە ئەگۆڕێ ئایا ئەگەر سیستمی ئێرانی گۆڕا بەدەستی خۆیان یاخود سیستمێکی ترهاتە پێشێ بەڕێکەوتنی خۆیان چکە ئێران بۆ ئاسانێ بۆ ئەمریکا ناڕوخێ وەکو عەرزم کردی پێشتیش ئاماژەم پێکرد لەبەرەوە من قەناعەتم وایە ئەم گۆڕانی کە خەڵک مژدەی پێدا ئەگەر جیۆپۆلیتیکی نەبێ معنایەکی نێ سووریا گۆڕا و هیچ جیۆپۆلیتیک نەگۆڕا باشە قوڵان ئێرانیشە گۆڕێ و کەس بستێنە ئەخاتە سەینە لێ کاتەوە ئەو پڕەکەی ئەوەیە کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەوێش دەسوورێکی فیدراڵی هەبێت و کوردستان ناوچەیەکی فیدراڵی بێ یا بڵین بکرێت بە دووسێ فیدراڵێت هەرچەند ئێرانیەکان خۆیانەوە قبوڵ ناکەن بەعزێ لە ناوچە فەقریان ئەوە زۆرە یاخود کەلتوریان ئەوە بەسراوە بە فارسی قبوڵی ئەوە ناکەن گۆڕانی جیۆپۆلیتیکیە ئەجینا گۆڕانی سیستمی سیاسی لە ئیتاری جغرافی و جیۆپۆلیتیکی خۆیان چ عەلاقەیەکی بە بەزوکو کورد چ عەلاقەیەکی بە کورد هەیە پەیوەندی بە کوردەوە نییە تەنها ئەوە فەرمووی ئێستا سووریا پەیوەندی بە کوردەوە هەیە بزانە ئەگاتی کوێ ئەو پەڕەکەی ئەوەیە کە ئەو ناوچە خۆسەرە بڕێک لە زمانی بدەنێ حتا برادانی ڕۆژئاوا یانی ئێستا زمانی زۆر لەسەر کردەکانیان قسەیان لەسەرەوە کرد کە ئێمە شوێنێکی ئێمە بەشێکی دابڕاو کراو شوێنێکی تایبەتی جۆغرافیایەکی تایبەتیمان ناوێ بۆ پرسی کورد جایتە ئەوە لە چیۆ هاتو ئەو تێگەیشتنی ئەوە نازام بەس ئێمە ئیدارێکی زاتیمانێ لە ئێرانیش ئەگەر حکوومەتێ بگۆڕ ئیدارێکی زاتی هەبێ مە گۆڕانێکی زۆر نییە بۆ ئێمە زۆر ئەگەنا گۆڕان ناوچەکە گۆڕێ وەکو ئەوەی کە وابزانی ینی خەریتی دنیاتێکە چێ نەخێ گۆڕانی ڕاستەقینە و حەقیقی ئەوەیە جیۆپۆلیتیک بگۆڕێ جۆغرافیای سیاسی بگۆڕێ مەسەلا بۆ نمونە ئەمریکا بڵێ کاکە بەڵام من پێم خۆش ئەم کوردە لەگەڵ ئەوانەی عێراق ببنەوە بەیە کەمیسات بە ئەتیباری قوی عوزما لە عالەمە و یەقینەن کە رووسیا بەمە ڕازی نیە وەنیە یەکێک لەمانەوەکانی ئێران بە بەردەوامی ئەوەیە کە رووسیا چاوەڕێ ئەوەی ئەم نیزامە خۆی بۆ خۆی بە ئیرادی خۆی بە ئارەزوی خۆی لەگەڵ سمتی جیهانیە بێت واتە حکوومەتێکی دیموکراتی تر فرەی زیاتر ئازادی زیاتر چی زیاتی لە ئاخری ئەجینا لە خەیری ئەوە رووسیا بە حیاتی ئەم حکوومەتە حکوومەتی ویلایەتی فەقیه بێ یا هەرچی بێ ئامادەنی ئەمریکا لە پاڵیا حکوومەتێک تشکیلە باش بەزوکو کورد ئیدارەی ترامپ لە سەدەمی کورد من کورد لە سەدەمی ئیدارەی ترامپە دۆخی خراپە ئەو لە سووریا یاخود ئێستا باسی کشانەوەی سیستەمی پاتریۆتی ئەمریکیش هەبوو لە هەرێم پەیوەندی کابینی عەلی زەیدی لەگەڵ کورد تێڕوانینێکی
بڵین ئەوە نییە بۆ کورت من بەتەسەوری من کابینەی ترامپ کابینەی پیاوێکی سەرمایه‌دارە کە هەمیشە بیلاتەشوی ئەڵێن پشیلە هەمیشە چاوی چێبینێ کوونە مشک وەنیە یعنی ئەویش وەکو پیاوێکی سەرمایه‌دار وەکو پیاوێکە هێزی بەدەستە ئێساکێ وەکو پیاوێکە ئێوە بە حسابی خۆی زۆرترین دەستکەوت بۆ ئەمریکا و زۆرترین دەستکەوت بۆ کۆمپانیەکانی ئەمریکا و زۆرترین دەستکەوت بۆ سەرەت و سامانی ئەمریکا و خۆش گوزەرانی بۆ گەلی ئەمریکا هەمیشە چاوی لەو شوێنانەیە کە نەوتیان هەیە چاوی لەو شوێنانەیە کە پێویستیان بەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی بڵێن وڵات ترامپ تێگەشتنی بەرامبەر بە پرسی کورد نییە یاخود بۆ چوونێکی بۆ چکە هەموو قەرارەکان ترامپ دروستی ناکات بەس کاریگەری خراپی نیە بۆ ئەوەندەی کورد تۆمەتبار کرد بە زیینی چەک و شتی عابرن ئەوە کاریگەری نابێ هین ئێمان گەورە بێ لە سەحافەی ئێمان گەورە بێ ناوشتی عابرن ئەگەر گەشتێک بوونە کەمترین تەسییان لەسەر ئەمریکا بۆ ئەمریکا وڵاتی کێونە بچووک نییە بە بێدەنگی ناوزڕاندنێنی ناسانی میلەتێک کە بەردەوام لەلای خۆمان ناسکین لایەکیش خەڵکەکەمان تازە دەست بەم سوسیال میدیا و بەکارهێنانی ئەتۆڕەکانی ئینتەرنێتەوەوانەیە بڵاتەوە ئاسایی بۆ لێدوانە کاکتۆ بکێ لە یاو لێدوانانی ترامپ لەبارەی چەکەکان شتێکی ئاسایی زۆرم لە ئاسایی بوو چونکە ئەو ماڵی عالمی کاول کردو بایمێش چوارچێکمان زیبێ بە بەس من قەتعەن باوەڕم بەوە نییە کە لە هەرێمی کوردستان چەک دزرابێ قەتعەن سەرەوە نیە کە چەک دزرابێ نەقسە سەرەوە کە ناوبانگی میلەتێکی یانی وەکو ئەوە پیشان میلەتێک ئەو خۆیان نەزانن کام حیزبێ یا کام گروپەیە میلەتی ئەم 50 میلیۆن تازە عیبدار نابین بە شتە بچکۆڵانە یعنی ئێمە لە سووریا قەزین ئێمە لە تورکیا قەزین ئێمە لە ئێران قەزین یعنی ئێمە لە هەموو شوێنێکی دنیا قەزین ئێساکێ یعنی خەڵکێک نین کە گم ببین ون ببین بکەوینە ئاوە لە بەرەشتی وا بچووکەش سیاسەتەکەی لە بۆ کابینەکەی عەلی زەیدی کاریگەری دەبێت لە سەر کورد بێ لەسەر سونە بێ شعبی ئەو سیاسەتەی ئەمریکا و هاتنی عەلی زەیدی و بارکردنی تۆمبارە وەکو نێردەی خۆی لە عێراق بەتەسەوری من ئەمریکا و بە تایبەتی CIA و دەستگای مخابراتی ئەمریکی تابی دوو جەناحی جیانێکیان عسکەرێکیان مەدەنیە گەمەیەکی باشیان کردەوەی کەوا بتوان بەبێ خوێن ڕژاندن هێواش مەلەفی عێراق لە مەلەفی ئێران جیا بکەن و هەر ئەبوو شیعەکان برادرانی ئەحزابی شیعی ئێرانی عەفوەن عێراقی و بەتایبەتیش لە ئیتالی تەنسیقیە لەوە تێ بگەشت نایە یعنی ئەویان بزانی باە کە مادەم پارەکە لەوەیە چی قسێکی پندێکی عەرەبی هەیە ئەڵێ لیاعطی هو لیحکی ئەوەی کە پارەکە داوە حەقی قسەکردنی هیتر باقی بۆ ئەولاوە پارەکە دەستی ئەمریکایە نەوتەکەش ئەبێ ئەو بیفرۆشێ ئەم قسەیەش لە سەردەمی مەجلیسی حکم هاتۆتە پێش لەبەرەوەی عێراق وەختی خۆی قەرزارێکی یەکجار زۆر بوو عێراق قەرزی وڵاتانی لەسەر بوو لەبەرەوە ئەو کاتە برێمەر و مەجلیسی حکم بڕیاریان داکەوە پارەی فرۆشتی نەوتی عێراقی لە شوێنێکە هەڵبیگیرێ حیمایەت بکرێ کوێ حیمایەت بکرێ بانکی فیدراڵی ئەمریکی لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ لەوەیە جایتە سووی خۆن لێ ناخۆنەوە ئێمە نازانین ینی هەڵگرتنی پارەش خۆ لە بانقا ینی نیشتێکی سادە نییە یا با بڵێن عمولەی خۆی هەیە لەبەرەوە ئەو دووشتە مادەم بەدەست ئەمریکایە و هێواش عەلی زەیدی و بێتە پێشەیە کەسێکی مەدەنیە لە دەرەوەی ئیتار قسەکە من نازانین چۆن دۆزیان یا چۆن ئیتار هەمویان دەنگیان پێداوای ئیمزایان بۆ کرد ئەویان نازانم بەڵام مهمە ئەمە گوشارێکی زۆر جددی بوو بۆ ئەوەی کەوا ئێوە کەسێ هەڵبژێن کە ئێمە ئەمانەوێت ئەوانە هەڵمەبژێن کە نامانەوێت فعلەن ئیتاری تەنسیقی بۆ ئەوەی لە قەلانیش و لە قۆترانیش نەبێ و ئێرەم هجومی لەسەر ناتوانێت فریایم کەوێ ئەمیش خۆی باتە پاڵەوە ئەمیش یعنی وەکو بڵێن لە نەتیجە لافای و گۆڕانکاری ناو ئێران ئەیبا لەبەرەوە پێم وایە ئیتاری تەنسیقی هاڵنگاوێکی ژیرانیان هەڵێناکە بەس قوڵایی هەیە قوڵایی سیاسی ینی قوڵای هەیە عەلی زەیدی بتوان ئەم دۆخی عێراق شتێک لێ بکە وەکو شەخصنا بەڵام وەکو کەسانی کەوا موسەشارینی و یارمەتی ئێن و لەگەڵی ئەبن بەڵێ ینی احتیاجی ینیش وڵاتەکە وڵاتێکی پارلمانیە پەرلەمان ڕۆڵی هەیە ئەنجومەنی وەزیران ڕۆڵیان هەیە بۆ بەتەسەوری من بۆ قۆناغەکە ڕەنگە باش بێ ئەگەر بێت و مەسئلەی یەکلاکردنەوەی چەکی هێز و چەکدارەکان لە عێراقا کێشەی بۆ دروست نەکات دوایەوەی پێ بکرێ بەتەسەوری من بەبێ شەڕ بەبێ شەڕ بەبێ شەڕ
يعني پێشبینی شتێک ڕوودا بینی بەچەکداران و سوپای عێراق و پێشبینی ئەوە ئەەکەم کە عەلی زەیدی ئەو ئیشەکە بەڵامەک و بەبێ بە هەچ نابێ جا ئایا باجەکە لە ناوقا خۆیەتی کە لای بن ئەوەش هەیە مەترسیە لای بن طبعا مەترسی ئەوە زۆرە إلا اللهم يعني أمريكا رشيد راسه خوبك إنزال جوي العراق بك بيش شوين يا مثلا بجيري بين لبصرة لبابلا لشو توبلة لا ناو راسي علاقة لشوني كي علاقة بجيري بين بوكشتي بجيري بين بو انقلاب بصرة كردني يا أهلنا وشونا كي خويا برماني ليهان بنك صاحبي سيقيلي بكن هم أنا واردة وقتك حشد أمشنا يبدل الله بو حشي شعبي بلام بموابي أيش محاولة كل وكواب باش الحشي شعبي بمعنى هروب خوي باعتباره قويك الرسمي دستوري عراقا يا قانوني عراقا بلام الرنگ أو بلام هموي بمكراوية نخير من بموابي نابي شون كأمريكاش نيتي هي عراقي آمن ببي بو أويشي بو أويك أم عراقا شوينيكي باشي استثماراتي شركاتي أمريكية يعني وكو دسيبونا برا بوايات مثلا جناب التصور اشتبك قابلني أمريكا دراسة وين كربلا صالك 16 مليار ب15 ب14 لم رقم أنا كامي هلا بجري هلا بشهره إيران هاوردكني إيران هاوردكني عراق مليار ها 16 مليار هاوردكني عراق وإيران هاوردكني عراق بوكلو بلي تركي هاوردكني عراق بوكلو بلي إيراني ما همو مستثمرك أجركو سرزمینی کی آرام درست که اتوانه استثماری باشی که اتوانه وابکه که او 15-16 میلیارد نساله که با خوی بره. بس ما اسم دخیا سایش عراق یارمتی داره باوی که است ترامپ یاخد علی زیدی بیانوی کمپانی امریکا کان بین. نه بو پلیونیه. نه بو پلیونیه ولی آنها هر سریش نکره. اسم مثلا بونمونه اتفاقی. چون سدمی کازمیش خوب زنم رکوتی زور کرد. اتفاقی بالا اتفاقی اطار لنیا اتفاقی کی جوره لنیوان عراق و أمريكا هي استراتيجي بالا باش كوتاي هاتني مجلس حكم بالا اتفاقيا كل سردبي في وابه لدوزارو ينزل اتفاقي كي تركر بالا لدوزار ينزل بالا ببياسون او اتفاقنا وشكله ام اتفاقنا جواز الامريكا ترامب لسه ارزي عراق امنيه دروس بيبه هي ام كسو كقائد عام قوات مسلحه علي زيدي بتوان استثمارات يبقى جاء مثلا جريان أجري أما هتاوكو إيران بوشي ويك إستاهي علاقي لقل حشيش شعبية بمعنى ولقل هي ز تقدر كان علاقة هرنا كان هي حشيش شعبية من هرشك هي بمعنى أمريكا ناتواني وش تنبكت ناتواني نخير شو كوكو بعربي من سلاحي منفلت يعني سلاحي منفرد لساتنا سري علاقة هاي بس ودو خد بو أويك ترامب بشتي بأحمد شرع بس بو علي زيدي جوازه شو كار نعم كتجاوز بو لبيني عراق طبيعي شيء أي زورة ارتباطي لقى إيران زورة قال بو والله مغانا وباداش غانا وممنوع مسباستا كم بيت هيش حزبي عراقي نية هيش حزبي شيعي عراقي نية لإيران بارجينا وبيل إيران تدريبي نكرد به سهر بون من أمهم حزباني كجنام تيبيني يلوشن مجلس على نقول حزب دعوة أوان تري أنا حموي كرتو بارتي أمانة ليان جابنا والله حمو كرتو بارتي أمانة ليان جابته جاي يك شغلني كذا جابته أو شيء مني أساكي والله مهم هو تاع لبنى الرأمانة دو حزبا دو حزب بشيوة لشيوة كان كوماري إسلامي أنا هيش نما أبوي أنك بتابتي مجلس على هلا يدرس بو هلا يبقى قراري آية الله خامنئي دروس بو وقت خوي بو تحرير عراق بو رزقاري عراق وهلا يشون أي كوماري عراق أنا المجلس الأعلى للثورة الإسلامية في العراق وهلا يش عراقي إسلاميا بحث كله بس أو مذهبك هي المهم أما أوبلم كأسانية دابريني حشي شعبي ودابريني هذا سياسي كان عراق لإيران إمكانية بأساني بتابتي حدود كراوي زور زبنها تقريبا 1000 كيلومتر حتى وقعت لاي كوتاي عراق لا بصرة وخاري بصرة بس وكو كورد يعني لم كابيني علي زيدي ولم أمريكا سياستك دياري كراوي هي بعراق كورد لنا أو لنا أو سياسة شونه نأخذ الفواتيوي كابينة علي زيدي بله تايسا كشتغني ك
يعني شتێک نییە کە دەرکەوت بێ لەژێر بەڕەو کەوتوێتە سەر بەڕام و کەس بیزانێ کە ئەمریکا قسەی هەیە لەسەر ئەم کابینە ژوو کابینەکانی تر کابینێکی طبیعیە یعنی کابینێکی ئاساییە پەرلەمان دەنگی پێ ئەو خەڵک مشارەکەی کردووە بەڵام کێ دەنگەکانی کەم بوونەوە کێ مەسەلا هەنگاوێ هاتۆتە دوا وەختی خۆی هەنگاوێ لە پێش بووە ئەو ڕەتی بە سراعی نێوان سونە شیعە مین هەیە کورد عرب شیعە سونە کابینێکی تاکو ئێستاش تەواو نەکراوە چواردە وەزیر لە کۆی 23 وەزیر متمانیان پێدراوە کابینێک تا ئێستا شوێنی خۆی گرتووە کابینەکە نەخێر تا ئێستا کابینەکە تەواو نەبووە ئەوانشی کە تەواو بوون یعنی بە شێوەیە لە شێوەکان هی پەلە پرۆژەیە هی ئەوە نییە کە حیزبەکەی دراسی کرد بێ یا جەماعەتەکەی دراسی کرد چونکە بازێکیان زۆر ناپسپۆڕن ئینەکەی خۆیانە لە ئەرکەکەی خۆیان لە کارەکەی خۆیانە بۆ کورتخۆناغێکی جیاواز نابێ ئەم هاتنێ عەلی زەیدیە و کە ئەمریکا دەیەوێت وەکو گەمارۆیەک بەکاری بێنێ یعنی ئەگەر پێی بکرێ بۆ گەمارۆدانی ئێران ئەگەر يعني موقع عرضم كردي يعني ناشي كانت تهندس ايران برده ان ايران تهندس شيء كان برده الا في حاله واحده اي شوي ايران وامريكا خويا بو خويا لانجامي اشتي انجامي ريكوتن بقنا صيغيك او كاتبو موسمي كاريغري لسر كورتيس كاريغري كي دبم كابينه ام كابينه نازم موكو كابينه نا بلا موكو يقر قراراتي عسكري هبه كشتي واش نيه من تايشاكي نازم يعني كاريغري ما بس بالضبط شيء ام كابينه وكو كابينه كانت وزير لبغاو وزير وكواتر هيش علاقه بين ده صلاتي زياتر بكا بسر ناوچكان بسر هريم نا يعتبر شو كهرم كم روش ريكورتني كبو او فروشني غازي كورمور بلا ببغداد پیشتر هرم ناراضی بو یاخود من پارتی زیات ناراضی بوون دەکرا بەس ئێستا کراوە حکوومەت ڕاگەیانداوی و بەنای حکوومەت بەڵێ حکوومەتی عێراق بیەوێ یعنی هەموو شتێک بباتە ژێردەستی خۆی تقریبا زۆر ناتەبیعی نییە لسبب بسيط ئەوەی کە هەیە لەم حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو عەرزم کردی قەراری 688 ئێمە هەروە ڕامەکێشا وەکو دەوڵەت وەکو حکوومەت تەعاملمان لەگەڵ هەموو دنیا کردووە نیە سەفیر بێنە سەفیر بڕوا خەڵک بێنە خەڵک بڕوا ئەوانە فێداڵێت ڕەنگە یعنی ئیتارێکی تایبەتی خۆی هەیە ئەوەی کە لە دەستوورا هەیە و ئیقراری ئەو یاسایانەش کە لە هەرێمی کوردستانە دەرچوون یعنی ئەبوو یعنی ئیقرارێکی عێراقیشیان ببوایە بە شێوەیە لە شێوەکان یعنی عێراق معناکەی بەم شێوە بڵێم یعنی ئەبوو هیچ قانونێک لە هەرێمی کوردستان دەرنەچێ بە پشتبەسن بە مادەی ئەوەنەی کاتی بەرەی کوردستانی تا ئێستا دەسوور نییەوە نییە ئەگەرێتە بۆ مادەی یەکەمی بەرەی کوردستانی کە ئیجازەی پەرلەمانی باش لەبەرەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانی سەولا جددیتر باشتر ڕەچاوی ئەو قەرار و یاسایانە بکات کە لە هەرێمی کوردستان دەرەچێ کە تەسادم لەگەڵ دەستووری عێراقیان نەکا ئەوە یەکەم دووهەم ڕێکارەکانی ڕێخستنی ئیدارەی گشتی عێراق ئەو بەشێکەوە بەر فیدراڵەتەکەی حکوومەتی هەرێمی کوردستان زووتر خۆی تێبگەێنێت و بچێ بەدەمی و باشتر لەوەی کەەوە عێراق لە دوجارە بە شێوەیە تەطبیقی بکات یا بە شێوەیە جێبەجێ بکات کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڵێ دابچڵەکێ پێ یا ئاگای لێ نەبێ یا نەزە اینجا خەڵکی ناڕازیش لە حکوومەتی هەرێمی کوردستان لە باتی ئەوەی ناڕازی بێ لە حکوومەت ناڕازیە لە کوردستان ناڕازیە لە کوردی ینی فەوزایەکی عەجایبیش هەیە یانی لە عامی فەزای کوردی لە وڵاتانی تر نییە نەخێر لە وڵاتانی تر بۆ بەرهەمی چی ئێستا خەڵک لە دەسەڵاتە تووڕەبێ ڕەنگە ینی بێومێدێکی شەبێ لە نیشتیمان هەر بەرەم یەکێتی و پارتی نییە باردۆخێکی تایبەت نییە نێوکۆ بەرەز بوون و وڵاتانی تر لە کاتی جەنگ من تەسەورم وایە کە پارتی یەکێتی بەهۆی ڕێک نەکەوتنی باشیان لە ناو حکوومەتە حکوومەتی تۆکمە دروستکەن پلانی ئەویان نییە بە بەردەوامی ئەو جی لە نوێی کەوایەت بتوان ئیستیعابیکەنە ناو بیگرنە خۆ لە ناو دام و دەستگای حکوومەت ئیش بەتاڵە دۆزینەوەی کار بۆ خەڵکە یعنی وەرحاصل خەڵکی بوون لە ناو حکوومەتە کەمە بۆ چووکە حیزبی بوون هەیە ئیتر خەڵکی بوون ئەکەوێتە دووە ئەو دەنگانەشی کە تۆ پێت وایە من پێم وایە زۆر لە چاو ئەوەی کەوە لە پەنای حیزب ئەتوانێت هەموو شتێ بکە کەمە بەڵێکەمە هەر دەنگە یعنی ئەوە زۆر نییە بەو دەرەژەیەکەوە بەڵام دەنگی بەرزە چکە ناقی نییە بێنانە بێ ئیشە بێکارە مەسەلا دەستی لە هیچ شتێک نەگەیشتەوە یەکەم دوو هەمیشی احتیمالی ئەوە هەیە خەڵکی مەسەلا زۆری لە پێناوی کوردستانە کرد وەڵام کەمی بەرکەوت پێرەوەی کە هەیە دوو
خەڵکێک هەیە هیچی نەکردو زۆری بەرکەوت وایە نا یعنی ئەم تەفاوتە اجتیماعی کە دروستە بێ ئەم تەفاوتە لە مەعیشە ئەم تەفاوتە لە ژیانە ئەم تەفاوتە لە بوونە واکاکەوە خەڵک یعنی تاڵاوی حکوومەت بە تاڵ ببینێ نیشتیمانیش بە تاڵ ببینێ بەسەوە خەڵەتە باش ئەبێ لە نهایەتە لەمە پێشین پێوتی هەموو ئێرانیەک ئێرانیە باش ئەبێ هەموو کوردێکیش کوردستانی بێ چۆن جامەجیا بکرێتەوە دەوێت هێڵک بکێشین لە بینی پارتی و یەکێتی و لەگەڵ هەرێموانە بێ خەڵک پارتی یەکێتی یعنی حیزبن خەڵکن هیچ ئەم نیشتیمانە سێوان تاپۆ نەکراوە تا بڵێ وەڵام من ئەگەر ئەم نیشتیمانم خۆش یعنی پارتی یەکێتیژم خۆشی و معادلەیەکی زۆر غەڵەتە ئەگەر ئەوە دروست کرابێ ئەوە معادلەیە کە زامەکانی خەڵک ناسۆریەکانی خەڵک بێتاقەتەکانی خەڵک دروستیەکە ئەم کوردستانە دەرەتانەکەی تەنگە خەڵکەکەشی بە بەردەوامی بەرەو پێشەڕۆ 1990 لە کوردستان هەیە کابرا مەحرومە ژیانێکی سادەی لێ مەحرومە مەسەلا بۆ نمونە 25,000 قەتعا ئەرزدا بەشەکەی و قەتعەیەکی بەرناکەوێت بەڵام وەکو خەڵکێکی تر لەولاوە لەوانەیە 15 بەرکە لەبەرەوە یعنی مەسئلەکە بەسراوەتەوە بە چۆنێتی ڕێخستنی عادیلانەی حکوومەتی هەرێمی کوردستان وا بکە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو خەڵکەکە ئیستیعاب بکە نەک تەنها حیزبیەکە فعلاً تەنها حیزبیەکە ئەم چەند ساڵی ئیسفادەی لێ کردو و من قەناعەتیشم وایە کە تا ماوەیەکی تر هەر ئیسفادەی لێکە باشە چەند خولەکێکمان کاکتۆر ئەگەر مەترسیەکە بێ پێدوای سەمەتیسانێکە هەن لە دەرەوەی زیاتریان لە ناو خۆیە ئەو بێمتمانەیە و گەندام کامی بە خەتەرتە دەزانین لە سەرێن لە سەرداتوێرە من پێم وایە کە خەڵکو و حکوومەت پێویستیان بە گفتوگۆکردنی زیاتر هەیە پێویستیان بە لێگەشتنی زیاتر هەیە من پێم وایە یعنی حکوومەت بەو ئۆرگانانەی کە هەیەی من داوا ناکەم سەرۆکی حکوومەت یا کاقوبات بێتە ئەم لاوەلا قسە بۆ خەڵکە بکە ئەیوهە الناس ئیسمعوا و شتوانە بەڵام وەکو خۆی بەو کەناڵانەی کە ئەیزانێ خەڵکی ئەو وڵاتە تێبگەێنە ڕاشکاو بێ لەگەڵ یا سەریح بێ لەگەڵ یا ئەوەندەم هەیە ئەوەندەم پێکرێ ئەوەندەش ئەتوانم ئەی تۆ بۆ فڵانشت ناتوانێت لەبەر ئەمە ئەوە ئەی بۆ فڵانشتی پێ ناکەی لەبەر ئەمە ئەوە ئەی بۆ من نانم نیە و فلان کەسێتی لەبەر ئەمە ئەوە یعنی ئەبێ لەگەڵ ئەو خەڵکا واضح بێت چونکە ئەگەر ئەم نیشتیمانە حرەکەتێکی یا با بڵێن جوڵەی ئەم نیشتیمانە بە ڕێژەیەکی باش عادلانە نەبوو تۆ بڵێ هەموو کەس ڕازیە بێت نەخێ مستحیلە خەڵکی خۆی پێغەمبەر ڕازینە لە حکومەت چۆن ڕازیە شتیوانیە بەڵام بەو ئاستە فراوانە ئێمە مەترسی نەتەوەیی و مەترسی ئەمنی قەومیمان لەسەر دروستە بێت بەزێ ساو دروست نەبووە ئەو ئاستە فراوان ناڕزایەتیە پێم وانییە بەو دەرەجەیە بێ و ئەگەر بەو دەرەجەیە بووە حکومەت خۆی ئەستی پێکرد پێم وانییە بەو دەرەجەیە بێ پێم وایە خەڵک ناڕازیە خەڵک نیگەرانە بەڵام کە هاتە سەر ئەوەی کە پارتیوێکێتی ئاوەچاوە لەو نوقاندو ئەم چاڕ نیشتمان نانوقێ نایە بە دڵنیایی یعنی خەڵک ئەو خەڵکە نییە کە جارێکی تر ئامادە بێ ئاوارێ ئەم لاولا بێت و ئامادە بێ وێران بێ و ئامادە ئەوەی کە ڕاتە دەرۆ لەوانەیە لە ئەوروپا ژیانێکی خۆشتر بخۆی مسۆگەر بکە هەرچۆن هەیە بەڵام ئێمە قسە لەسەر حکوومەتەکەی خۆمان بکەین سیاسەتەی کە سەڵاتدارانی مەترسی گەورە نییە بۆ سەر ئاسایشی هەرێم داهاتووی هەرێم عەرزم کردی یعنی وتمەوە خەڵکە کە حکوومەتە بێت لەگەڵ ئەو خەڵکا یعنی ڕاشکاو بێ ئەو مشکلانەی کە هێتی بیخاتە ڕوو نەک بڵێ وەڵا ئەگەر ئەم مشکلانەم خستە ڕوو وتم وەزارەتی فلان و فلان و بوجە و پارە ئەوانەوانە لەوانەیە خەڵک زەفەن بێ خەڵک زەفەی پێ نابکە کە خەڵکی وڵاتە وان نییە خەڵکی وڵاتە نیشتیمانەکەی خۆی خۆشێ کە ڕقی بێ لە پارتیەکەتی وە نەبێ ڕقی بێ لە نیشتیمانەکەی خۆی کە ڕقی بێ لە ئیشی حکوومەت و ناڕازی بێ لێوە نەبێ نیشتیمانەکەی خۆی لە دەست بدا یاخواان خواستە هەیە دەم بەتاڵ و قسە بەتاڵ حوڵی ئەو بدا بڵێ وەڵڵی ئیساکی ئەم حەشی شعبی بە هاتایەتە ئێرە ئێمە سەلامەت و ئامن و هەمومانیش معاشەکەمان بۆ هات خۆ معاشەکەی سەماوەیەکی زۆر لە دەستی پارتیوێکێتیان نییە لە دەستی عراقایە وەنیە کە دوا بکەوێ ئەبێ عراقشە بەڵام تیزامی خۆشیان جێبەجێ ئەبێ بڵێن کە لەسەر ئەمە من ئەوە خەڵک حکوومەت لەگەڵ خەڵک ڕاشکاو بێ ڕاشکاو ئیش لە تەنها ژوورێکە نەکا وەختێکە ئەزانێ سۆشیال میدیا دنیا پڕەکان لە قسێک بەرامبەری سۆشیال میدیا طبیعەتی ئەو هاوڵاتیە ئەشێوێنێ بە یەکە کەنان لەسەر سفرەکەیان نەبێ کە ژیانی تێ اینجا نیشتیمانی لە بەرچاوەکەی وڵاتی لە بەرچاوەکەی حکوومەتی لە بەرچاوەکەی دراوسەکەی لە بەرچاوەکەی ماڵەکەی لە بەرچاوەکەی یعنی هەموو ڕۆژێک بە زوخاوێکی گەورەوەشی ئێ باشە حکوومەتی ئاوا هەبێ کە خەڵکەی بەشێکی باشی بەرچاوی بە زوخاو بژی ئەکرێ بەڵام خۆی حکوومەت وەکو جارێکیش ئێڵێم یعنی ناتوانێت هەموو کەس ڕازی بکە بەڵام ئەتوانێت هەموو کەس ئیقناع بکە بەزەگەرم سیاسەتی دووزۆنی بەردەوامێ سیاسەتی پارتیوێکی هەرێم بەرەو زۆر لاوازی زیاتر ناچێ باکیدی هەر ئەوڵ بە لاوازی دەدایت بکە دووزۆن بوو مەسەڵەن سیاسەتی ئێستش کە ڕێک ناکەون کە گەندەڵی هەیە قەیران هەیە ئەوە هەر
من پێم وایەوە ئافاتێکی کوشندەیە یعنی باڵێ ئافاتی کوشندەیە لە مەترسی دەرەکی خراپترە مەترسی لە هەمووشی خراپتە مەترسی دەرەکی لەسەر هەرێم نییە کاکە لە بەرەوەی هەرێم پارچەیەکە لە عێراق برام بە دەستوری ئەم هەرێمە پارچەیەکە لە عێراق ئەو کەسەی پەلاماری هەرێمی کوردستاندا پەلاماری عێراقیەوە پەلاماری سەروەری خاکی عێراقیەوە ئەو مەترسی لەسەر هەرێم نییە تۆ کە قسە یعنی ئەتەوێت شتەکە ئاڕاستەم کرد بڵێ حکوومەت تا تێبگەین یعنی حکوومەتی هەرێمی کوردستان مەترسی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نیە بەڵێ ناڕەزایی پەرەپسێنە مەترسی دروستەوێ بەڵام وەکو وتم جارێکی تیش حکوومەت پێویستە ڕاشکا بێگەڵ هەموو کەسێک زۆر سوپاس دەکەین دکتۆر مەبود باوەمرا سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ